وڵی قورسە بەڵامی تر مەعیشەتەکە تۆزێ مەجبوری لەگەڵیا بڕۆیت ڕاستە قورسێکی تایە. ماوەی چەندێکە ئۆتۆمبیلە داناوە بەکاری ڕۆگۆڕی؟ نزیکەی 10 ساڵێکە بێ. 10 ساڵێکە بێ بەڵێ خەریکی ڕۆگوەڕین لەم بۆ. باشە بۆ بەو شێوازە ئۆتۆمبیل چۆنە دوکانە دانەنا؟ وەڵاهی بۆ مەسەلەی دوکان و شت لەوا چێ من دوکانەکە بۆ من نەگونجێ ئەم سیارەیەم بە باشتر زانیوە لەبەرەوەی لەم کاتەیە کرێچێتی و ئەم شانە تۆزێ قورسە بەڕاستی بەڵام ئەگەر بێت و سیارەکە بێ بە حکمیەوەی ئەگەر ڕۆژانە 10,000 15,000 پەیاکەی ئەچێتە گیرفانمەوە بەڵام بۆ مەسەلەی کرێچێتی و ئەم شانە تۆزێ ناڕەحەتە لەم کاتەیە خۆتە زانی وەزعی خەڵک تۆزێ نالەبارە ئیتر بە بۆنەیەوە ناتوانم یعنی بەڕاستی ئەگەر کرێچێتی تۆزێ قورسە. تا ئێستا هیچ لایانی پەیوەندیدار پیان نەوتووی کە ئەما بێ مۆڵەتی هەبێ یاخۆی شتێکیان پێ نەوتووی؟ وەڵی هیچ شتێکیان نەوتووە نەوەڵا. چۆن دوکانە هەبوو پێشتر؟ من پێشتر کابینەم هەبوو بەڵام بە حکمی و شارەوانی پیان لادامی تر کردم بەم سیارەکەم بە باشتر زانی. پۆلیسی ڕۆنگۆڕی بە ئۆتۆمبیلێکەوە؟ وەڵی قورسە بەڵامی تر مەعیشەتەکە تۆزێ مەجبوری لەگەڵیا بڕۆیت ڕاستە قورسێکی تایە وەکو سنتەر وەکو دوکان و شت نابێ بەڵام سیارەکەش توانیوە بە حکمیەوەی سیارەکەش جێگای ئەوەی پێ بگرمەوە. ئێستا ڕۆنی باش بۆ ئەم فەسڵی کێمەتیین چی باشە بکەین ئۆتۆمبیلەکانمانەوە؟ وەڵی ڕۆن ئەنواعی زۆرە ئێستا بەڕاستی هەر لە ئەڵمانیا زۆری هەیە لە ئیماراتیە لە ڕۆنی ترا لە هۆڵندیە بەڵام وەکوتر ڕۆنی ئەڵمانی لە زۆربەی ڕۆنەکان باشترە.